ڕۆژ بە ڕۆژ ڤایرۆسی کۆڕۆنا مەترسیەکانی لە هەرێمی کوردستان زیاتر دەکات و ڕۆژانەش لە شاری هەولێر حاڵەتی پۆزەتیڤ ڕادەگەیەندرێت. هەرەمەش وای کردووە ژووری ئۆپراسیۆنی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری هەولێر بڕیار بدەن جگە لە قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیلەکان، قەدەغەکردنی پیادە و کۆبوونەوەی گەنجان و تەواوی کۆبوونەوەکان و کۆبوونەوەی هاوڵاتیان لە نێو کوچە و کۆڵانەکان و ناحیە و قەزاکان قەدەغە بکرێت. دوای بڕیارەکەی وزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژکردنەوەی قەدەغەکردنی هاتوچۆ تاوەکو 1 ساڵ ژووری ئۆپراسیۆنی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆبوونەوەیەکی ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا بڕیاریدا جگە لە قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمبیل هاتوچۆی پیادەش لە سەرجەم کۆڵانەکان و قەزا و ناحیەکان و ناوەندی شاری هەولێر قەدەغە بکە، تەنها بۆ حاڵەتی کڕینی خۆراک و پێویستی زۆر زەروری نەبێ هیچ کەسێکی تر ڕێگا پێدراو نییە کە بێتە دەرەوە. بۆ مەبەستا قایمقامی هەولێر وتی هێزەکان لە هەموو شوێنێک بەربڵاو بوونەتەوە و لە هەر شوێنێ قەڵەباڵغی هەبێت بڵاوی پێدەکەن. لەگەڵ درێژکردنەوەی ئەوجارە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ بە پیادەشی لەگەڵە، واتە خەڵک ناتوانانی بە پیادەش سەردانی یەکتر بکە، بە پیادە کۆ بچنە شوێنەکان، بە پیادە لەسەر کۆڵانەکان کۆ ببنەوە، سەردانی دراوسێت سەردانی خزمێکت بکەی. ئەو بڕیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ دەست بە جێبەجێکردنی دراوە. هەموو هێزەکانی ناوخۆ بە بڕیاری وەزارەتی ناوخۆ لە ئامادەباشیدانە بەشێک لە هێزەکانی 1/8 لە قەزا و کۆمەلگا و ناحیەکانی دەوروبەریش ئێستا ئەرک دەبینن بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە، بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ڕاست و دروست ئەو بڕیارە جێبەجێ بکرێت. زیراتەکان چییە؟ سزاکە چی ئەگەر کەسێک بیندا؟ سزاکە ئەوەیە کەوا ئەو هێزانە هەرێمیان پێیان ڕاگەیەندراوەکەوە بڵاوە بەو خەڵکە بکەن کەوا کۆ دەبیتەوە یاخود بە پێهات چۆ دەکاتن. بەڕاستی ئەوە ئیلتیزامیشی نەکرد، ئەوانە دەتوانن سزای تری بدەن، دەتوانن ڕایگرن لە لای خۆیان. ئەوەی جێگای نیگەرانیە بەشێک لە هاوڵاتیان هێشتان لە مەترسیەکانی ئەم نەخۆشیە تێنەگەیشتون و دەبیندرێن لەسەر شەقام و کوچە و کۆڵانەکان. ئەمەش نیگەرانی لایەنی پەیوەندیداری لێکەوتۆتەوە. هاوکات بەشێکی زۆری هاوڵاتیان زیاتر لە 10 ڕۆژە لە ماڵەکانیان و تەنها بۆ کار و پێویستی دەردەچن. لە 40 ساعتی بدایەتی ینی قەدەغرا لە ماڵەوە ئەگەر تەنیا لە کارێکی پێویست ئەم ڕۆژاتی بەڕاستی بازارێ چەند کارش پێویستە لە دوکانی کە دەربینم ئەوش دەبێت ئیزن وەرگرم، بەڵێ ئیزن وەرگرم ئەو جاوی کەمەوە ئەگەنا دەرنەچوومە بە چەکی ینی بە هیچێکی وا بە چەشی خۆرایی بچوومە دەرەوە، هەر کات پێویست دەرچوومە. هاتوچۆ قەدەغەکردن لە بەرژەوەندی ئامە، لە بەرژەوەندی کەسی نییە، چکۆ ڤایرۆسە سەرتاسەری ڤایرۆسێکی هەموو دنیای گرتووە، کوردستانیش بەدەر نەبوولەوە، بەڵام خوا بە زیادبی کوردستانیش ئێستا زۆر باشە لە چاو شوێنانی تر. هیوادارین باشترش بی و هیوادارین خەڵک پابەند بێ. لە نوێترین نامەردا 6 توشبووی ڤایرۆسی کۆڕۆنای نوێی کۆڤید-19 لە شاری هەولێر دەستنیشان کراون کە لە نێویاندا 2 منداڵی تەمەن 1 ساڵی و 9 ساڵی و 3 ئافرەت و 1 پیاوی تێدایە. بەڕێوەبەری دەستگای کەژناسی عێراق و ئەندامی لیژنەی شارەزایانی ڕێکخراوی کەشوهەوای جیهانی سەبارەت بەو بابەتە ڕایانگەیاند. هەفتەی ڕابردوو لە عێراق پێی دەوترێت هەفتەی تەشەنەسەندنی کۆڕۆنا و هەفتەی داهاتووش بە مەترسیترین هەفتە هەژمار دەکرێت و پێی دەوترێت هەفتەی نەغڕۆبوون. لە عێراق و هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکانی ڕووبوڕبوونەوەی کۆڕۆنا داوایان لە سەرجەم هاوڵاتیان کرد کە بە هیچ شێوەیەک لە ماڵەکانیان نەچنە دەرەوە و هۆشداری دەدەن لە مەترسیەکانی بوونی ئەم دۆخە. عیمران ئەمیر، کەناڵی یاسمانی پەیام، هەولێر.